سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆیەکی تازە بۆ دابانی یونیڤرسم. طبعاً داوای لێبرن دەکەم ئەو فترەی تۆزێک ڤیددیۆشتیوام دروست نەکردبوو بۆ دابانی یونیڤرسم تۆزێکندێک زۆر فشتیوا و بەس ئیشاڵە لەمە دو هەفتانە ڤیددیۆی بەردەوام دروست دەکەین لە چەند ڤیددیۆیەک زیاتر هەفتانە لە دابانی یونیڤرسم دایدنێن. ئەوڕۆ حەزم کرد باسی فیلمی دەیڤید فینچەر بکەم، ئەو فیلمی The Curious Case of Benjamin Button. طبعاً ئەو فیلمە من زۆر حەزم لێ و دەیڤید فینچەر یەکێکە لەو مخریزانێک کە زۆر ئەمن لای من تۆپە. خۆی فیلمی کەمە لەو ڤیددیۆ باسی The Curious Case of Benjamin Button دەکەم، بەس ئیشاڵڵا لەمە دا ڤیددیۆ دروست دەکەم لەسەر زۆربەی فیلمە مەشهورەکانی. لەوانەیە تۆ زۆربەی فیلمەکان بینی بەس تا ئێستا تاکید نەبی نەزانی کە ئەو فیلمە کامەیە دەیڤید فینچەر. یەک لەوانە سۆشیال نێتوەرک، پانیک ڕوم، The Curious Case of Benjamin Button، Gun Girl، The Girl with the Dragon Tattoo، Zodiac و چەند یەک دوو فیلمی تریشی هەیە، زایدەن 7 ئەوەی کە لە لایڤ باسمان کرد. ئیشاڵڵا بە بەردەوام قسەی لێ دەکەین لەسەر هەر فیلمێ و بە جیا ڤیددیۆیش بۆ دروست دەکەین. بەس The Curious Case of Benjamin Button کە ئەو ڕۆ باسی دەکەم، ئەو فیلمە ئینتاجی ساڵی 2008 ئەو فیلمە کە یەکەم ڕۆژ عرضکرا لە دنیا لە ڕۆژی عیدمیلادی من عرضکرا 2008. طبعاً فیلمەکە بوتوڵەی براد پیت و کەیت بلانشێتە. فیلمەکە تۆزێک جیاوازە، درامایە، لە IMDb 7.8 هەیە. فیلمەکە باسی کابرایەک دەکا ناوی بنجامین بۆتنە. ئەو بنجامین بۆتنە بە پیری لەدایک دەبی، دوای بەرەبەرە کە دەستە عمر گەنج دەبتەوە، یعنی ئەو دەقیقە لەدایک دەبی پیرە وەک پیرە مێردێک، دوای بەرەبەرە بە مەرحەلەی عمری فیلمەکە ئەو کابرایە گەنج دەبتەوە تا ئەخیری دەمری بە منداڵی. طبعاً فیلمەکە تۆزێک ڕاستە سپۆیلم کرد، خۆی فکرەکە دیار زۆر بمان دیتمە، بەس فیلمەکە خۆشیەکەی لە چی؟ ئەو فیلمە 2 ساعت و 46 دقەیە و درامایە و درامایەکی تۆزێک جیاوازە. ینی خۆی عادەتەن فیلمی دراما ئەگەر زۆر حەزت لێ نەبی ناتوانانی بەردەوامی، چونکە زیاتر قسەکردن و حیوار و شتیوای تێدایە، زیاتر ئەوەی تێدا نییە کە ئەحداسێک ڕووبداتن و شەڕ و هەرا و بەس موشتیوار تەشویق دکا. بەس دەیڤید فینچەر طبعاً لە چا هەموو خریزەکانی دیە تا ئێستا کە فیلمی درامام دەبی دەیڤید فینچەر لە هەمیان باشترە لە بەرەوەی درامای بە تەریقەتی زۆر مشەوق بۆ دەجێڕێتەوە. فیلمەکە 2 ساعت و 46 دقەیە، بۆ یەک سانیەش حەز ناکێ بەرامبەر شاشەی هەستی وازی لێبین، لە بەرەوەی دەقە بە دەقە زیاتر دەخاتە ناو مۆزوعەکە بۆی بزانی ئەو ژیانی ئەو کابرای چۆنە. خۆی فیلمەکە لە عین وەخت خەیاڵ ئەلمیە، ینی کەس بە پیری لەدایک نابی و دوایی گەنج ببتەوە و ئەجە بمری، ینی یەکسەر دەچێنە ئەو ئەحداسێک کە بتوێ بزانی ئەو کابرایە کە بەرەبەرەکە گەنج دەبتەوە شکلی چی لێ دێ. طبعاً براد پیت بەرەبەرە گەنج دەبتەوە شکلی زۆر گەنجتر دەکەنەوە. فیلمەکە تۆزێک تاریک و بەرەو ڕەنگی زەربا و دەڕاوزاییدەن ئەو ئیفێکتانەی کە بەکار هاتیە لە مکیاز و شتیوا زۆر بە پێرفێکتی، ینی هەموو تەفاسیلەکی ورد لەو فیلمەی بە تەفاسیل پێرفێکتە. بۆیە فیلمەکە ئەم زۆر حەز دەکەم ئەوەی نەیدیتێ تەماشەکە ئەوەی دیتیشی و حەزی لێ بووە دووبارەی کاتەوە. فیلمەکێ تابڵی خۆش و عائیلی و ئینجۆیبڵ. طبعاً لامێ زیاتر ڤیددیۆکام درێژتر بی، لەوانەیە حەز نەکەن بۆی بەسەرەی باس فیلمەکە بکەم. ئەگەر حەستان لەو ڤیددیۆیانە بوو هیوادارم لایکی ئەو ڤیددیۆی بکەن و چەناڵەکەشم سەبسکرایب بکەن و زەنگوڵەکە ئۆنکەن، لەبەرەوەی لایکردنی ڤیددیۆ زۆر یارمەتی هەیە بۆ گەورەبوونی چەناڵەکە و ڤیددیۆکانم بستە پێش لە ئەلگۆریتمی یوتیوب. زۆر سپاس بە هیوای ڤیددیۆی تازە.